دوای ئەوەی چوار سەرۆکایەتیەکەی هەرێم ڕەتیان کردەوە پابەندی بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق سەبارەت بە فرۆشتنی سربەخۆی نەوتی هەرێم بن. بەشێک لە پەرلەمانتاران هۆشداری دەدەن کە مامەڵەی نادروستی هەرێم لەگەڵ بڕیارەکە مەترسیدارە. جەختیش دەکەنەوە ناکرێت هاوڵاتیان باجی کەللەڕەقی و بەرژەوەندخوازی ژمارەیەک دەسەڵاتدار بدەن. بۆ جارێکیش بێت لە پێناوی گەل و نیشتیمانەکەی سازش بکە بۆ بەدەستێنانی حەق و شایستەدارەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. ناکرێت چیتر کۆمەڵانی خەڵکی کوردستان هاوڵاتیانی ئەم هەرێمە بازی کەللەڕەقی سیاسی بەشێک لە بەرپرسەکانمان بدەن. کاتی ئەوێ دووبارەی دەکەمەوە کە سەرکردایەتی سیاسی کوردی دام بۆ بڕیارەدا بنێت و کارێک بکات کە لە پێناوی بەرژەوەندی خەڵکی کوردستان تەفاوز لەگەڵ حکومەتی عراقی بکات بۆی حەق و شایستەدارەکانی خەڵکی هەرێمی کوردستان زامن بکات لە دەستوری هەمیشەی عراقدا و بودجەی تەواو بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دەستەبەر بکات. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش پێی وایە پێویستە دەسەڵاتداران مامەڵەی عاقڵانی لەگەڵ دۆخەکەدا بکەن و بەرژەوەندی خەڵکی کوردستان لێک بدەنەوە، نەک هەموو کوردستان و خاکەکەشی بکەنە قوربانی ئەوەی ناویان ناوە ئابووری سربەخۆ. بە لێدوان و ڕەتکردنەوە و ئەوانە ناکرێ. ئەی ساڵی پار هەر حکومەتی هەرێم نەبوو 50 جار چووە بەغدا بۆی لە چوارچەوەی یاسای بودجا ڕێککەوێت کە لە چوارچەوەی یاسای بودجا دەسەڵاتی تەواوی ئەدا بە بەغدا بۆی چاودێری دۆسێنەوت بێ بەتایبەت لە ڕوانگەی 250,000 بەرمیلەوە. هاوڵاتیان زیانەکەن لە 100% چونکە ئەم بڕیارە تەنها بۆەوە ناوەستێ. لێکەوتەی هەیە لە داهاتووە حکوومەتی عێراقی ئەتوانێت لە محکەمەیەک لە فەڕەنسا لە ئیمارات لە وڵاتێک بگرێت لە هەرێمی کوردستان لەسەر فرۆشتنی نەوت، چکە بەپێ ئەو بڕیارە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتەی نییە بەبێ هەماهەنگی لەگەڵ بەغدا نەوت بفرۆشێ. بۆیە ڕێگەی ڕاست بەرژەوەندی خەڵک لەوایە کە لەگەڵ بەغدا گفتوگۆ بکەن گەنە ئەنجامێکی باش لە بەرژەوەندی خەڵک بێت. لە کۆبوونەوەی چەند ڕۆژی ڕابردووی سەرۆکایەتیەکانی هەرێم جگە لە ڕەتکردنەوەی بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی بڕیار درا پرۆژە یاسایەک ڕەوانەی پەرلەمانی کوردستان بکرێت تاکو ئەو دەستگایە شەرعیەت بە فرۆشتنی سربەخۆی نەوتی هەرێم بدات، بەڵام بەپێی زانیاریەکانی پێیام بەهۆی ڕادزیایی و مشتومڕی لایەنەکان لەسەر ئەو پرسا تاوتوێی پرۆژە یاساکە لە پەرلەمان بۆ کاتێکی تر دواخراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.